کاکدانا بڕیارمان وایە لەمە دوای ئێمە گەرجی زیاتر دەین بە پەروەردە و بە بانگەوات لەبەرچی ئەم کۆمەلگای ئێمە لەسەر ئیسلام حسابە وەمە هەر کەسێکیش حاشا لە مسلمانەتی خۆی نەکە هەر بە مسلمان مامەڵی لەگەڵدا دەکەین نحن نحكم بالظاهر والله يتولى السرائر ئێمە حکم بەڕواڵەت دەکەین نهێنیەکان حواڵی خوا دەکەین بەڵام بەڕاستی ڕێژەی پابەندی بە ئیسلامەوە لە نێو کۆمەلگای ئێمەدا چ لە ڕووی ئیمان و عەقیدەوە چ لە ڕووی بوونناسیەوە پێش ئەوە تێڕوانین و بۆچوونەکان چ لە ڕووی ئیمان و عەقیدەوە لە ڕووی عیبادەت و پەرستشەکان و لە ڕووی ئەخلاق و ڕەوشتەوە لە ڕووی مامەڵەوە چ مامەڵەی بازرگانی و ئابووری چ مامەڵەی سیاسی و حکم و ئیدارە ڕێژەی پابەندی بە ئیسلامە زۆر دابەزیوە و بەردەوام گەنجەکانی ئێمە بە کوڕکچەوە بەداخەوە دەڵێن کە وەکو ڕەخنەیەکە لە حکمڕانانی ئەم وڵاتەی دەگرم کە ئەوانە بەڕاستی ئەگەر دووربین بن ئەگە گریمان حکمڕانێک بڕۆشی بە ئیسلام و بە ئیمان و بە ڕۆژی دوایی نەبێ ئەگە دووربین بێ نابێ لێ بگەڕە گەنجەکانی ئاوا بن هەموو بێتە نێرگە لە کێش و تریاک کێش و چی و چی چونکە ئەو گەنجەی کە لە خوادا دەبڕێ لە هەموو شتێکدا دەبڕێ ئەو کەسەی کە خۆی لێون دەبێ خوای لێون دەبێ خۆی لێون دەبێ نەسوا الله فەئەنساهم ئەنفوسەهم بۆیە ئێمە بڕیارمان وایە کە لە داهاتووی ئەم کۆمەڵ و ڕۆتەی خۆماندا کاری بانگەواز کاری فێرکردنی خەڵک پەروەردەکردنی خەڵک بەرچاو ڕۆشنکردنەوەی خەڵک زیاتر گرنگی پێ بدەین بۆ چونکە قۆناغەکەمان ئەوە دەخوازێ و ئەم کۆمەلگای ئێمە زۆر جار دەڵێن ئەم وشەیە بەکاردەوە تاکی کوردی ئەم دەڵێن تاکی کوردستانی پێویستی بە بنیاتنانەوە هەیە من پێم وایە لە درێژەی 30 ساڵی حکمڕانی خۆماندا کاری زۆر کراوە لەسەر ڕووخاندنی کەسایەتی تاکی کوردستان.